سڵاو ئەم کاتەوە هەموو کاتێکی ژیانتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و بەرنامەی ئاسۆی بەرابەری خۆشحاڵم جارێکی تر بەم بەرنامە دەبمە میوانی ماڵەکانتان بۆ بەرنامەی ئەم هەفتە میوانداری هاوڕێکانی کەرەمپور هاوکارم لە تەلەڤیزیۆنی کۆمەڵین کە سەبارەت بە گوشارەکانی کۆماری ئیسلامی بۆ سەرژنان و بەتایبەت حیجابی ئیجباری و توێژەکەین فەرموو ئێوەش تا کۆتایی لەگەڵمان بن کانی ئەم کاتت باش و بەخێربی بۆم بەرنامەیە. سانگۆڵ ئاسکیان سلااوڕێزم هەیە بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵای و هەروەها ئازیزانی بینەری بەرنامەی ئاسۆی بەرابەری زۆر سپاس بۆ بانگیش دەکات. زۆر سپاس بەخێربی کانی هەروەکو خۆمان نەزانین و لە هەواڵەکانە دەبینین ڕۆژانە لە کۆمەڵگای ئێران ناڕزایەتیەکان بەردەوامە چ لەلایەن بازنشەستەکانەوە معلمانەوە ژنانەوە پەرستارانەوە لەوە لە تەواو توێژەکانی کۆمەلگا ناڕزایەتی بەردەوامە ئێستا لە دوای چەند مانگ دوای کوژرانی ژینا ئەمینی لە تاران و بەدەستی گەشتی ئێرشاد دووبارە گەشتی ئێرشاد سەری هەڵداوەتەوە ئێستا ناڕزایەتی و نافەرمانی ژنان لە بەرامبەر ئەمە بە بەرچاوی دیارە حکوومەت خۆیی بە زاڵ هاتووە ئێوە ئەمە چۆن دەبینن و گەڕانەوەی گەشتی ئێرشاد چۆن باس دەکەن؟ ئەگەر ئێمە لە بیرمان ئەلانی لە سەرەتای شۆڕشی ژناوە کە دەمانگەت ئەم شۆڕشە لێ تێپەڕەبێ وە هەروەها بەردەوامە لە سەرەتاوە خەڵک لە ناو شەقامەکانە لە ناو بانگەوازەکانە لە ناو ئیتیلاعیە و بەیانەکە حتا لەسەر دیوارەکان هەشتێکیانەوە جملەیەک کە هیچ شتێک ناگەڕێتەوە بۆ بەر لە شۆڕشی ژینە و ئێمە ئێستا واقعاً خەریکین ئەمەڵەن ئەوە ئەبینین کە زۆرێک لەو شتانە کە ئێستا ئێمە ئەمەڵەن لە ناو کۆمەلگادا دەبینین ئەو ناڕزایەتی ئەو سەتحی وشایە قەت ناگەڕێتەوە بۆ بەر لە شۆڕشی ژینە و ئەزانین کە هێنانەوەی گەشتی ئێرشاد یەکێک لەوانەسە کە کۆماری ئیسلامی پێی وابوو کە ئەتوانێت دوای ماوەی ئێستا بە ناوی وەکو پۆلیسی ئەمنیەتی ئەخلاقی یا هەر شتێک ئەتوانێت کە دووبارە گەشتی ئێرشاد بێن و دۆستە شقامەکان ئەوە دوایەویچە شتێکە زۆر گرینگە لێرە ئەوەستە کە پێی وایە بە هێنانەوەی گەشتی ئێرشاد و زەخت هێنان بۆ خەڵک ئێستا ئێمە بە عام خەڵکی ئێرانی ژین ئەوە کە خۆتان نیشارەتان گەرمان بازنشەستەکان نەخامنشینکراوە دانیشتوویان خوێندکاران بەتایبەت ژنان پێی وایە کە ئەتوانێت دووبارە بە فشارهێنان بە کۆمەلگا بە خەڵکی کۆمەلگا ئەتوانێت کە ئەمە بگەڕێنێتەوە کۆماری ئیسلامیش دژوار ساڵەکە بە تەرسخستن ناو دڵی خەڵکا خۆی ڕاگرتووە ئەنەستۆ ڕۆ و خۆتان نەزانن کە خۆمینێ لە سەرەتاوتی تەرسخەنە ناو دڵی خەڵک بۆەوەی کە بتوانن حکوومەت بکەن بەڵام خۆشبەختانە بە بواری ڕەوانشناسی زەعیفە بۆی کە ڕەوانشناسی ێژێ کاتێکە گەرەکتە لەگەڵ مەسەن ترسێکت لە دڵتا لەگەڵ ترسەکەدا ڕوبەڕوبە بڕۆ ناو دڵی تاریکیەکەدا و ئێستا کارێکی کردووە کە خەڵکی ئێران بەتایبەت ژنان لەگەڵ ترسەکەیان ڕوبەڕوو بوونەسەوە چوونە سەر ناو دڵی تاریکیەکە دەمێکە چوار ساڵت لە ناو دڵی ئەم تاریکیە خەریکن مبارزەیەکەن و ئێستا گەیشتن بە ڕووناکی ئێستا لەگەڵ ترسەکەیانە بەرامبەری یەک بوونەسەوە ئیتر ترسێکیان نەماوە و هێنانەوەی گەشتی ئێرشاد بەڕاستی ئەتوانم بێژم کە نیشانەی ئیستیسار نیشانەی بێچارەگی نیشانەی دەرماندگی کۆماری ئیسلامیە و خۆشتان نەزانن کە بەتایبەت لە ڕۆژانی ئەوەڵدا هیچ کەس خۆی نایەکرد بە ساحیبی ئەوەی کە بەڵێ بە دەستوری ماتوە حتا ئێستاختەرەبانی حکوومەتی لەوانە خاتمی وتی کە ئەمە نوعی خۆت بەرەندازیە کە گەشتی ئێرشادیان هێناوەسن بەڵام دەلیلەکەی چییە دەلیلەکەی هەرەوەسە کە لەسەر دەرماندگی و بێچارەگی بووە ئێمە زانین کە خەڵک لە ناو ئێراندا بە فەقر بە نەداری بە زۆرێک لە شتانێک بە بێئاوی حتا بە بێئاردی ئێمە لە دوو هەفتەی ڕابردووە چەندین ناڕەزایەتیمان بۆ دەسەرەوەی کە حتا ئارد نییە خەڵک نانی بشکیچ خۆن لە ئاو نییە ئاوێکی باش و سالم نییە هەوایەکی سالم نییە زیاتر لە
چواردە ئۆستان لە ئێراندا لە هینی نارنجیا بوون سەرحی نارنجیا بوون لە دوسە ڕۆژی ڕابردووە هەوایەکی سالم نیە ئەم هەموو کێشە گرفتە فشارێکی زۆری هێناوە بۆ خەڵکوە خەڵکی شەم زەمان ئەو فشارە تێری بۆ کۆماری ئیسلامی بۆ کۆماری ئیسلامی هیچ ڕێگە دەربازێکی نییە جۆزەوەی کە وەکو 24 ساڵی ڕابردوو دەست بە سەرکوت دەست بە ئەدام ئاماری ئەدامەکان ڕۆژ بەڕۆژ زیاترە بێ ئاماری دەستگیرکردن یا دەست بەسەرکردنی خەڵکی ناڕازی ڕۆژ بەڕۆژ زیاترە بێ دەستی داوە بە یەک سری کار کە ئێژە کەسێکە خەریکە لەناو باتلاقێکە غەرقە بێت دەست ئەوە بۆ هەر شتێکە گیانی خۆی نجات بە ئێمە زانین جاران مەسەڵەن کەسێکی شکنجایەکە لەژێر شکنجا گیانی لەدەستەدا زۆر بە بێدەنگی ئەسپەردەیەکرد هەتا زۆر جار شوێنەکانی ناوت بە بنەماڵەکانیان بەڵام ئێستا هەروە جەنازەکانیان نەداتەوە کە شوێنی شکنجە بە بەدەنیە و ئازیزانەوە دیارە بە خاطرەوەی کە خەڵک ترسێنێ ئەدام لە مەلای عام زیاتر کردووە بە خاطرەوەی کە خەڵک ترسێنێ ژنان نازانم بە شێوەهایەکی جۆراجۆر لەناو شەقامەکان و لەناو ڕێستوران و کافۆ و شوێنهایەکی عمومی ئەداتە بەر لێدان کە بترسن بەڵام خەڵک لەگەڵ ترسەکەیان ناڕوبەڕبوون ئەمسە هیچ ترسێکیانێ وە هێنانەوەی گەشتی ێرشاد بە قسەی خۆی خاتنی واقعان ڕاستە نوعی خۆت بەراندازیە بۆ کۆماری ئیسلامی بەڵایکانی باسی هاتنەوەی گەشتی ئێرشادوان کرد لە پرسیاری یەکەمەوە خۆی شت ئیشارەت پێ کرد پێت وایە هۆکارەکەی چییە کە دوای دەمانگ کە ئاوا گەشتی ئێرشاد دووبارە هاتە سەو شەقامەکان و زۆر کەسی لەسەر و باوەڕەیە کە گەشتی ئێرشاد هەر بووە بەڵام ڕەواڵەتی گۆڕاوە تۆ ڕات چییە لەسەرەوە وایە دقیقەن گەشتی ئێرشاد دەربووە بەڵام ناوەکەی گۆڕاوی بەڵام فۆرمی لێباسەکانیان گۆڕاوی مازانی وایت ماوەیە کە گەشتی ئێرشاد کۆبووە لێباس شخصیان ناردە ناو شەقامەکان بە ناوی تەزەکوری لێسانی ئەوە هەر نوعی گەشتی ئێرشاد بوو دوور لە چاوی خەڵک ژنان هەر دەستگیر کراوە مازانین ئاماری ژنانی زیندانی زۆر زۆر ها لەسەرەوە ئاماری ژنانێکە لە زیندان و بە خاطر عکسێکە لە ناو تۆڕە کۆمەڵایەتیەکانە بڵاویان کردەسەوە بێحجابن بە 13 ساڵ و 14 ساڵ زیندان محکومە بن هەمووانە نیشانەداگەی گەشتی ئێرشاد بووە بەڵام بە لیباسی تر بە ڕەنگی تر وەیە گەشتی ئێرشاد قەتعەن هەر بووە بەڵام ئێستا کە بەنەکانی هێناوە سەنافیابانەکان درۆستە بەشێ لەوە بەنەکان خەتێکی سۆز هاتیان و بەشێکی چینا هەر سپی خاڵیە بە نوعی ڕسمەن هەر گەشتی ئێرشادێکە کە هێنا هێستا ناو شەقامەکان و دوو دەلیل هەیە یەکێکەوەی کە واقعا نیشانەی بێچارەگیە چۆن جمهوری ئیسلامی حل لە سەرەتای شۆڕشی ژیناوە خۆی بە باشی ئەیزانی کە دەنگی بە قۆڵ معروف ناقوسی مەرگەکەی خۆی لە هەموو خەڵکی ئێران هەتا جیهانیش باشتر بیستر ڕوونتر بیستر بوو یەکێکەوەیە کە لەسەر ترسیە پێی وایە بە قۆڵی خامنەیی خوای ساڵی 1401 هەرە و خوای دەهەیە شەسە کە ئەمە دقیقاً بە شکست مواجه بوو بە ئێستاش پێی وایە ئەتوانێت کە گەشتی ئێرشاد و سەرکوت و بەتایبەت سەرکوتی ژنان لە ڕەسا سەرکوتی ژنان بواتۆ پێش لە شۆڕشی ژینا بۆیە تاسێکە بە قۆڵ معروفستێ و تێبزانم چۆنە بێ یەکێکیشی بە نەزەری من بە نەزەری شخصی خۆم دەهەنکەجێکە بە خەڵک کە ئێوە لە دەمانگی ڕابردووە ئەو هەموو سەرکوت کران ئەو هەموو جوانە باشەکانتان بەدەستی ئێمە کوژدان ئەو هەموو ئەو خەڵکە شۆڕژگەرە لە ناو زیندانەکانە ئەو هەموو ژنە لە ناو زیندانەکانە لەژێر ئەشکەنجەن ئەشکەنجەهایەکی ڕۆحێڕوان بەڵام ئێمە هەر خەریکین کاری خۆمانەکەین و ئێوە نەتانتوانێت هیچ پاشەکشەیەک بە ئێمە بکەن کە کامەڵەن بەرعکسەکەیە کە ئێمە ڕۆژانە لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە حتا لە پێش شخصیەکان ئابینین کە ژنان چنێ وێرانە خەریکن یەکێک لە ئەسلی تەرین بنەماکانی کۆماری ئیسلامی ئەبەنەژێر سەعاد ئەبەنەژێر پرسیار نەتەنیا ژنان ئەمە هەموو کۆمەلگا ئێمە ڕۆژانە شاهدی ناڕزایەتی کرێکاران شاهدی ناڕزایەتی بەعام خەڵکی ئێرانی و بەتایبەت ژنان کە ئێمە دوای شۆڕشی 98 بە وتەی خۆی سەرانی خودی ڕژیم کە وتیان حجابی ئیسلامی یەکێک لە مهمترین سەنگەرەکانی ئێمەوە نابێنە لە دەستی بین وە خۆشبەختانە ئێمە ئازانین ئەبینین ئەمەڵا ڕۆژانە ئەبینین کە سەنگەری حجابی ئیجباری
خەریکە کامەڵەن ئەڕوخێ بە کۆماری ئیسلامیە و ژنان هەر لەو سەنگەرە خەریکن پێشڕەویەکەن و بە قسەی خۆشیان ێژێ کە ئەمە یەکێک لە باش ئەسلیترین سەنگەرەکانەوە ئەگەر لە دەستی بێن مابەقی سەنگەرەکانیش لە دەست بێن ئێمە ئەبینین کە بە پێشڕەوی ژنان بە ڕەهبەری ژنان ئەو سەنگەرە لە دەستیان چووە و خەریکە ڕوو بە سەنگەرهایەکی بعدیە چێ بە ئەمە کۆماری ئیسلامی خۆی بە باشی ئەزانێت بۆیە لە هەموو ئەبزارێک ئیستفادەکە کە ئەم سەنگەرە حیفزکە دەرحاڵێک ئەم سەنگەرە شتێکی نەماوە ڕووخاوە بە ملیان و خۆی شێزانێت کە ناتوانێت حیفزیکە بۆیە بە هەموو ئەبزارێک دەستەدا و یەکێک لەو ئەبزارانە هەر گەشت هێنانەوەی گەشتی ئێرشادە بۆ ناوشەقامەکانە کە دووبارە منیشم کارێکی زۆر زۆر ئشتبای کردووە و نەتەنیا ناتوانێت ئەم سەنگەرە حتا بۆ مدەتێکی کورتیش حیفزکە بەڵکو بە نەزەری من خەڵک زۆر زۆر بوێرانەتر بوون ئەسان ئەو دەهەن کە جێ بە خەڵک جوابێکی زۆر باشی وەرگرتووە حتا لە ناو ئامارەکانی خودی ڕژیمی چاکە ئاماریان گرتوێژن نەتەنیا ژنان بەڵکو 70% لە پیاوەکانێک لەگەڵ ژنانن ئێستا بۆ بێبرا بێ شوو بێ موافقن کە ژنەکانیان بێ حجابە چنە دەرەوە 70% شتێکی کەم نییە بەڵکو زۆر زۆرە هەموو ئەوانە نیشانهایەکی ڕوونە بۆ داهاتوویەکی ڕوونتر بۆ خەڵکی لێران بەڵێکانی لە بەشێ لە قسەکان تا باسی ژنانی زیندانیت کرد لە زیندانەکانی کۆماری ئیسلامیدا ئێمە خۆمان دەبینین کە ژنان لە زیندانەکانی کۆماری ئیسلامیدا دەنگیان دلێرە و دەنگی خۆیان دەخەنە پاڵ ئەو ژنانەی کە لەسەر شەقامن لە شۆڕشی ژینادا بینیمان ئەو ژنە خۆڕاگرانە کە لە زیندانەکانی کۆماری ئیسلامیا بوون سەر ڕای هەموو ئەشکەنجە و گوشارەکان کە لەلایەن کۆماری ئیسلامی لەسەر خۆیان لەسەر بنەماڵەیان بوو بەڵام دەنگیان دلێرە خۆیان لەخەنە پاڵ دەنگی ئەو ژنانەی کە ئێستا لەسەر شقامن هەر لە چەند ڕۆژی گوزەشتەی چابینیمانە کە خۆیان نامەیان نووسیوە دەنگی خۆیان دەربڕیوە سەبارەت با حیجابی ئیجباری بۆ سەر ژنان ئێوە ئەمە چۆن دەبینن؟ ئەزانی چۆنە شاید یەکێک لە وێری ژنانێکی ئێستا ئێمە لە شەقامەکان ئاەبینین هێزێک و ورەیەک بووە کە ژنانی زیندانی دایان بەو ژنان بۆ نمونە ئێمە توانین زۆر ژنمان هەیە کە بەر لە ئەوەی کە قسەکەم منەتەکەم ئەبێ ئەوە بێژن کە ئێمە زۆر ژنمان هەیە کە ئاگامان لێیان نییە یانە ناویان ڕستانەی نەبووە چهرەیان ڕستانەی نەبووە بەتایبەت لە حاشیە بەتایبەت لە ملیەتەکانی مختلفە ئەجملە لە کوردستان و لە سیستان و بەلوچستان بەتایبەت لە سیستان و بەلوچستان زۆر ژنمان هەیە کە لە زیندانن و ئێمە هیچ ئاگایەکمان لەو ژنانە نییە بەڵام ژنانێکی ترمان هەیە کە ڕێستانەی بوونەسەوە بەڕاستی دەنگی بەرخۆدان و مقاومەتیان نەتەنیا لە ئێران لەسەر حیزنیا دەنگی داوەسە بوون و توانی ناوی زەینەبی جەلالیان بووە کە 16 ساڵە بێ ئەوەی کە حتا یەک ڕۆژ مەرەخەسی بێ ها لە زیندانە 16 ساڵە بە ئەنوا وەقسامی نەخۆشی مقاومەتەکان نەخۆشیایەکی جۆراجۆری هەیە بارا لە تەلەڤیزیۆنی خۆمانانەوە بەحسی زێنەبی جەلالیان مقاومەت و گورەی بەرزی زێنەبی جەلالیانمان بۆ زۆرێک لە ژنانی زیندانی کە هەموو ڕایەک کە مەجالێک پیاکە نامەیەگە نووسێوە ئەو نامە دیتە دەرەوە لە زیندانە ئێمە جۆز بوێری جۆز ڕۆحیەیەکی باش و ئینقلابی هیچ شتێتر لەو ژنە ئینقلابیە نابینین بۆ نمونە توانین ئێشارەکەین بە سپیدە پۆلیان دوای ئەو هەموو ئازارێک لە ساڵی پێم وانەوە حەفت بگیرە ئەوە بوو لەسەر کردەکارانی هەفتە بەکوکە وەکو خەبەرنگارێکی مستەقیل چوو خەبارستانی کە هاتە دەرەوە هەر لە بەردەم زیندانەکە خانێ هێزدەهاتنی کەشینێک زیرەکە هەموو ئەوانە یا گولڕوخی ئیرانی یا نەرگیسی محەممەدی کە یەک ڕۆژێ لەمەوبەر نامەیەکی بڵاوکردۆ لە زیندانە نامەکەی داهاتەرەوە هەموو ئەو زۆرێک لە ژنانێک ئێستا نە لە زەوی مندان نە مەجای بەنامەکەیە کە بەداخەوە ناویان بووین یادێکین لە مبارزە بوونیان یادێکین لە ئینقلابی بوونیان یادێکین لە هەموو ئەو وەرە کۆڵاینەکە لەنا ئەو ژنانەدا هەیە هەموو ئەو ژنانە هێزە بەخشن بە ژنانێکی لە ئەو ژنانی چکرد لە دەرەوەن هێزە بەخشن بەو ژنانە بۆ ئەوەی کە بتوانن لە زیندانە لە پشتی مێڵەکانە لەمە زیاتر وریان بەرز بێت و هەموو ئەم شتانە نیشانەیەوەیە کە دەست بە دەستانی یەک داهاتوویەکی زۆر باشی بوویمە هەتا ئێستش بوویمە مازانین لە ساڵی ڕابردووە تەک نەفەر وە تێعدادی کەم مدام مبارزە
ئەزانین کە لە سەرەتاوە چەند هەفتە دوایەوەی کە کۆماری ئیسلامی هاتە سەرکار ئێستا ئێمە بەحسی ژنانەکەین لەگەنا لە هەموو بوارێدا مبارزە بووە بەڵام ژنان ئەوەڵی کەسانێک بوون کە بەرادەی کۆماری ئیسلامی هەمسان لەو کاتۆ تا ئێستا مقاومەت هەبووە بەڵام نە بە سوورەتی جەمعی بووستە دۆ سەراسەری وەکو ئێستا شۆڕشی ژنان یەکێک لە ئەتوانین بێژین خاڵە گرنگەکانی کە بێ حەد گرنگە ئەوەیە کە هەموو چوارچووی ئێرانی کۆکردەوە یەکدەستی کردەوە هەموو ملیەتەکانی یەکدەست کردەوە و یەکدەنگیانی کردەوە ئەو یەکدەنگە ژنانی زیندانی نەتەنیا ژنانی زیندانی کاریگەرانی زیندانێکی زۆرمان هەیە کە ئێستا لە زیندانن و وەرەی بەرزی خۆیان ڕەوانەی دەرەوەی زیندانەکان ئەکەن دەنگی بەرزی خۆیان هەگەینە دەرەوەی زیندانەکان بە هەمووانە نیشانەیە وەسەکە یەکدەنگیەک دروست بووە بەتایبەت لە شۆڕشی ژینان کە بە قۆڵی معروف یەکدەست دەنگی نییە ئێستا ئەم یەکدەسە بووە بە هەزاران هەزار دەست بە ترسی کۆماری ئیسلامی دقیقەن لەوەیە و هاودەنگیە کە بینی ئەم بەری مێڵەکانی زیندان ئەو بەری مێڵەکانی زیندان دروست بووە نیشانەدا کە حتا ئەو مێڵە فلزیە سەردانە ناتوانێت بەر بە هاودڵی و هاودەنگی بکرێت و کۆماری ئیسلامی جەمە بە باشی ئەزانێت و بازە مێژن کە هەموو ئەوانە نیشانەهایەکی ڕوونە بۆ داهاتوویەکی ڕوونتر. بەڵێکانی باسی ئەگەر بینەوە سەر ئەم تەرحی حجاب و ئەفافە کە کۆماری ئیسلامی هەموو ڕۆژێک تەبلیغی بۆ دەکات و ژنی نمونە وەکو خۆی لە شەبەکەکانی تەلەڤیزیۆن یان نیشانیا ژنێکە کە ڕووسەری بەسەریایە ژنێکە کە چادرێکا سەری و ژنێکە کە هەموو سنەتەکانی کۆمەلگای ئێران ئەپارێزێ بۆچی کۆماری ئیسلامی ئەم هەموو هەزینە ئاکات بەڕایتەوە ڕاستیەکەی ئەزانین چۆنە هەر لە سەرەتاوە هەزینە کردووە ئێمە زانین کە لە مەدرسەوە دەستی کردو یانێ لە کلاسێکۆکی ئەپارتایتی جنسیەتی دەستپێکە مناڵانی کوڕ و کچ لەیەک جیا کاتەوە حیجابی ئیجباری کاتە سەر مناڵان لەشی ئەم مناڵان و لە هەر لەو کاتۆ دەست پێکا لە ئامۆژگەروەیە شاید بژم لە بنەماڵەی چا بە فەرهەنگایەکی دواکەوتوو ارتجاعی بە میدیایەوە بە ئامۆژش و پەروەریشیەوە بە هەموو شتێکیەوە خەریکە هەزینەکە لەبەرەوەی کە ژن نێوەی کۆمەلگایە منی ژن ئەو نێمەتیش تربیەتەکەم و فەرهەنگێکی گەرەکی زاڵێکا بە من کۆمەلگا فەرهەنگێکی گەرەکی بووە لە تووریشی 4 ساڵی ڕابردووە پەروەریشی بە فەرهەنگێکە واقعان گەرەکی بووە لە سەرحی کۆمەلگا لە هەموو بوارەکانە چ لەلایەن بۆ پیاوانە چ بۆ ژنانۆ ئەو فەرهەنگە بووە کە ئەم نیوەی کۆمەلگا ئەبێ تحتی کۆنترۆلی نیوەیەکی تری کۆمەلگا بێ کە پیاوانن و بە شێوەهایەکی جۆراجور لە قانونیەوە بگرە لە هەموو شتێکەوە ژن وەکو نیوەی پیاو حەسانی کردووە بۆیەکی خۆی بە باشی ئەزانێت کۆنترۆلکردنی ژن یعنی کۆنترۆلکردنی جامعە کۆنترۆلکردنی ژن یعنی کۆنترۆلکردنی یەکدانە دایک کۆنترۆلکردنی هەموو ئیدئۆلۆژیەکی وشکی 1400 ساڵ لەمەوبەر کە زاڵی بکە بە ملک و مەڵگا و بتوانێت بە شێوەهایەکی جۆراجور هەر لە دەستمۆستەوە بگرێ لە زۆرێک شتەکان کە ئێمە زۆر لە تەلەڤیزیۆنی خۆمانەوە مابەقی میدیاکان تر باسییان کردووەکە ئەم نیوەی کۆمەلگا بتوانێت تحتی سەیتەرەی خۆی بێ بتوانێت تحتی کۆنترۆلی خۆی بێ بە زۆرێک لە خەڵک پێیان وایە کە مەسەڵان لە دەرەوە مەسەڵان ئێمەئێستا خۆمان لە عێراقین بەس بەشی لە تەلەڤیزیۆنەکان ئێرن ئایا لە چەک یا رووسەری ئەوەندە مهمە کە ژنان ئاواکەن بۆی ئەسن مەسئلە فقط رووسەری نییە مەسئلە فقط ئەوەی کە مووی سەری من بەدەرەوە بێیانە مەسئلەکە ئەسپەنەوە نین مەسئلەکە ئەوەیە کاتێکە شتێک بە زۆرەمرێ ئەخەنە ملسەری من یانێ کۆنترۆلی ئەفکاری من یانێ کۆنترۆلی دیدی من یانێ کۆنترۆلی قسەکردنی من یانێ کۆنترۆلی هەر نوع ئەمەڵکردی مەغزی من کاتێک من ئەم رووسەریە بە دڵم نییەوە بە زۆر ئەخەنە ملم ئەیکەنە سەرم مەغزی من فکری من کۆنترۆلەکەن بە هەر لەوە دەست پێکاکە کاتێکە فکری من فەرمانی مەغزی من بە ئێرادەی من نەبوو
و بە ئێرادەی کەسانێک بوو کەسانی تر ئیسە چ پیاوی ناو بنەماڵە بێ چ پیاوی ناو کۆمەلگا بێ چ خودی حکوومەت بێ یانێ ئەو فکری منە عملکردەکەی بەدەستی ئەوانەوە من وەکو ئەبزارێک تحتی کنترۆلی ئەوانم و ئەوان گەرەکیانەکە هەر جۆرەی ئەوان گەرەکیانە من بیرکەمەوە و عملکەم و دقیقەنەوەیەکە ئەو نیمەی کۆمەلگا لە ژێر سەیتەرەی ئەوان بن لە ژێر سەیتەرەی لە ئۆلەویەتدا دەوڵەت بن بە دەوڵەت بە ئەبزارێک وەکو پیاو سالاری و بە ئەبزارهایەکی جۆراجور من تحتی کنترۆلی ئەوە بووم بۆ هەموو بوارەکانیان و خۆشتان نەزانن کە هەموو قانونی یاسای کۆماری ئیسلامی لە ئیسلام و قورئان گیراوە و ئەگەر ئێمە چاوێکی زۆر کورت خشتێنین بە ئیسلام و بە قورئاندا ژن نیمەی پیاوە ژن زەعیفەیە ژن مڵکی پیاوە ژن خلاصە بەردەیەکە لە بەردەستی پیا بۆیە کۆماری ئیسلامی قەت ناتوانین ژنان ئازادکە بەتایبەت بە بواری حجاب کە هەموو ئایەکانی زۆربەی ئایەکانی قورئان لە بەشێکی زۆر لە سوورەکانی ئەوەستەکە ژن ئەبێ حتا تەرزی قسەکردنی لەحنێک جۆرێک نەبێکە پیاوێک ئەگە لەو دەوروبەرەدا بێ تحریک ببێت مووی لە دەرەوە نەبێ نەکوتیا حتا دەست حتا پا نابێ لە دەرەوە بێ کە پیاوێک تحریک نەبێت بۆیە کۆماری ئیسلامی ناتوانێت گەرەکیچ بێ ناتوانێت یا ئەبێ لە ئیسلام جیابێتەوە ئیسلام لە قانون یاسای خۆی حەزمکە یا ئەبێ حجابی زۆرە مرێ و حجابی ئیسلامی ڕامگری کە ئەمە تووشی تەناقۆزێکی بێ حەد گەورە بووە دەڕێیەکی بێ حەد ئەمیر لە بینی خەڵک و کۆماری ئیسلامی قانون یاسای بە ئیدئۆلۆژیەکی وشکی ئەم دەڕانێتە دروست بووە و هەر لەحزە خەڵک خەریکە پێشڕەویەکە و پاڵانێ بە کۆماری ئیسلامیەوە کە بکەفێتە ناو ئەو دەڕە بۆیە هەموو کارێکەکەوە بە نەزەری من هێنانەوەی گەشتی ئێشار یەکێک لە چکۆلەترین کارەکانیە مە لە چەند دەمانی ڕابردووە ئەو هەموو جوانە باشە ئەو هەموو ژنە باشمانە لە دەستاوە ئەو هەموو جوانە باشە ئێستا لە زیندان نەتەنیا جوانێمە ئیسان بەعام چون ئەکسەریەت جوانن ئێمە مناڵیشمان بۆ ئێمە پیرەمەرد و پیرەژنیشمان بووە کە ئێستاش لە زیندانەکانی وەیە گیانیان لەدەستاوە توانم بێژم خەڵکی خۆڕاگەن خەڵکی مبارز خەڵکی ئینقلابی خەڵکی بەرابری تەڵەبمان لە دەستاوە بۆیە بەنظری من گەشتیێشار مەسئلەیەکی وانە هەتا مهم بێ درۆسە ژنان ئەسیە دەبن کاتێکە گەشتی ئێشاد یا هەر ئەو پۆلیسیانەتی ئەخلاقی ئەیانگری ئیسە خۆتان نەزانن بە شتایەک مەسەڵەن جەریمەهایەکی نەقدی یا شوردنی مردووەکان و یەک سری شت هەیەکە گەرەکە بە زەعمی خۆی ژنەکان تەحقیر بکە دەرحاڵێکە مەسەن شوردنی مردوو ئەگەر کەسێکی واقعان ئازادی خواز بێ ئەگەر کەسێکی بە فکرێکی ڕۆشن بێ شوردنی مردوو من نەیشۆرم دانێتر بشۆرێ دانێتر نەیشۆرێ من بیشۆرمەویچە هەر نوعی کارە بەڵام کۆماری ئیسلامی مەسەڵەن ئەوە بە تەحقیر ئەزانێ پێی وایە بە کارهایەکی ئیجباریەکی ئاوا ئەتوانێت پاشەکشێ بە ژنان بکە بەڵام بە نەزەری من گورەیان بەرزترە بێتەوە گەرەکدانە زیاتر مقاومەتەکەن و ڕۆژ بە ڕۆژ قین و ڕقێکە لە کۆماری ئیسلامیدا بووە زیاترە بێت نەتەنیا لە ئێرانە بەڵکو لە سەرحی منتەقۆ لە سەرحی جیهانی جایمە بینین ڕۆژ بە ڕۆژ مۆنزەویترە بێت هەموو هۆڵێکەدا هەموو بەقۆڵی کاتێکە شەڕی ئێران وەراق تەواو بووە خومێنی وتیان جامی زەردی نووشیە ئێستاش خەریکە جامی زەرهایەکی مختلف ئەنووشێت بە شێوەهایەکی جۆراجۆر باجێدا بە کشوەرهای ئەمسایە بە کشوەرهایەکی خاوەنیانەوە حتا لە سەرحی دنیاجا بەڵام ئێمە بینین ئەماڵکردەکە یا جوابدانەوەی ڕەنگدانەوەکەی بەرعەکسە بە ڕۆژ بە ڕۆژ زیاتر منفورتر و منزەویتر دەبێت بەڵێکانی پێم خۆشە لێرە ئشارە بە شتێکم کە خۆش شێت دشارت پێکە هەرە و مردوو شۆردن و مجازاتی ئەو ژنانەی کە حجاب ڕایەت ناکەنیسە ڕێ لە هونەرمەندانیش کە خۆیان کار وەختارێک بوون کە زۆرجار نەقشیان بووە لە حیجابی ئیجباریە لە ناو فیلمەکانە ئێستا کۆماری ئیسلامی خۆی پەروەندەیانی بۆ دروست کردووە و زیندانیان نەکات و بەتایبەیان نێرێ بۆ لای ڕەوانشناس ئەمەیە نوعی مجازاتەکە تقریبا جمهوری ئیسلامی بەکاری دێنێ بۆ تەحقیرکردنی ژنان ئەگەر باسکەین لەسەر ئەوەی کە ئایا کۆماری ئیسلامی بەم فشارانە و بەو قسانەی کە تۆ کردت ئەتوانێ ئەم بزوتنەوە ئازادی خوازیە بگەڕێنێتەوە بۆ دووە
پێشەوەی کە بڕۆمە سەر جوابی پرسیارەکەت پێم خۆشەوە بێژم کە بەر لە شۆڕشی ژینا هەر ئەو هۆنەرمەندانە کە ئێستا ئەلبەت بە خوشحاڵیەوە هاتن لە ناو سەفی مبارزەوە هاودەر بوون لەگەڵ خەڵکی مبارزە پێشەوە خۆیان یەکێک لە ئەبزارهایەک بوون کە لە تەریخی میدیاوە بە شێوەهایەکی جۆراجور لە خزمەتی حکوومەتدا بوون نەتەنیا لە ئێران لە دەرەوەی ئێرانیشا ئێمە سلیبریتیایەکی زۆرمان بووە کە ئێستا پشتی شۆڕشی ژینایان بووە خەڵکایەکی وڵاتانێکی جۆراجۆر کە نازانم هەمووی خۆیان کردان و هاتن ژنجیان ئازادیان وتوانەوەوان بەڵام بوو پێش لە شۆڕشی ژینا هیچ هۆنەرمەندێک بە تایبەتەوە سلیبریتیانە چ لە ئێران چ لە دەرەوە پشتی خەڵکی ئێرانیان ناگرێت بۆ چوار ساڵە کە ژنانی ئێران هاوارەکەن بە شێوەهایەکی جۆراجۆر زیندانیە بن شکنجەکرێن باسداشتەکرێن سەنگسارەکرێن بەڵام دەنگی ژنانی ئێرانیان نەبیستەوە دەنگی خەڵکی ئێرانیان نەبیستەوە ئێستا دەنگی خەڵکی ئێران بە بەتایبەت دەنگی ژنانی ئێران ئەو نەبەرز بۆسەوە کە نەتەنیا مەرزی جۆغرافیایی ئێرانی تێپا کردووە بەڵکو لە هەموو دنیادا ئەم دەنگە بیستویان بۆیە من بازم بێژم نقطەیەکی زۆر مثبەتەوە جێگەی دڵخۆشیەکە هاتن بە لە پاڵی خەڵکا خەریکن بە شێوەی خۆیان مبارزەکەن بەڵام ئەمە بە نوعێک مەحبوبیەت سەندن بۆ خۆیچیان بۆ منی سلیبریتی کە تا دەمانگرەمەوە بەر بۆ مهم نەبوو کچێک لەسەر یەک دانە عکس ئەسەندی لەسەر یەک دانە ماچ لەسەر یەک دانە دڵداریەکی چکۆلە سەنگسارە بی هەر ئەو ژنانە ئێستا ئێمە ڕۆژانە بینین لە ئەفغانستانە خەریکن سەنگسارە بن بۆ دەنگی ژنانی ئەفغانستان ئەمیچە یەکێک لە دەستکۆتەکانی شۆڕشی ژینایەکە حتا ئەو کەسانێکی تا دوێکە هیچ ژنێک نەتەنیا لە ئێران لە خاوەرمیانەیان نەبینێ نەزانی ئێش و دەردی ئەم ژنانە چییە ئێستا ئەوانی جوادار بوون کە دەنگی ژنانی ئێران بە دەنگی خەڵکی ئێران بن بە کۆماری ئیسلامی یەکێک لە بکەڕینەوە بۆ ئەوەی کە وتت هۆنەرمەندان بۆ ئەنێرن بۆ لای ڕەوانگەزیش یەکێک لە ئەبزارەکانی دقیقەن ئەمریکا پێ وایە ئەتوانێ شخصیەتی کەسەکان بواتە ژێر پرسیار مەسەڵەن سامانی یاسین کە ئەو هەموو لە توییتر بە هەشتەکایەکی مختلف نازانم بە شێوەهایەکی جۆراجۆر لەگەڵ مبارزە کرا لەگەڵ حکمی ئێدامەکەی ئێستا دوێ کۆپێرەکە وتیان کە ئەیبن بۆ لای ڕامشناس بۆەوەی کە یەکێک لە حربەکانی ئەمەسەکە بێژی ئەمانە اختلالاتی ڕەوانیان هەیە اختلالاتی ڕەوانیان هەیە بووە خەریکن دەست بەم کارانەتن و ئەمیش دقیقەن هەر بە قۆڵی معروف تەبڵێکی تووخاڵیان حربەی چیە و کارایی لە دەستاوە جا ئێستا بگەڕینەوە سەر پرسیارەکەت کە ئایا بە سەرکوتوو بەم شێوە بەرخۆردە بە خەڵکی مبارز بە جوانانی ئینقلابی ئەتوانێت بگەڕێتەوە قەت ناتوانێت شتێکە لە سەرەتای بەرنامەکە وتم هیچ شتێک کە خۆیانەیان خەڵک ئەیوت هیچ شتێک ناگەڕێتەوە بوو بەر لە پشتنی ژینە و قەتئەن ئێستا زۆر شت ناگەڕێتەوە زۆر شت یەکێک لەوانە سەدحی ئاگاهیەکە کە لە ناو خەڵکی ئێراندا خەڵکی شۆڕشگردا چووە سەرەوە ئەم سەدح ئاگایەک قەت نایەتی خوارە یەکێک دیکەکە من هەر لە سەرەتای چۆ ئێشارەم پێ کرد ڕژانی ڕژان ترسنەمانی خەڵکە لە چوونە سەناو دڵی تاریکی متوەجه بوون کە ئەم تاریکیە کە چوار ساڵە بەشێکی زۆر لە خەڵکی ئێران لەو تاریکیە دڵنەگەرانن ئەوونێچە تاریک نییە و ئەتوانن ڕووناکیەکە خۆیان پێیان خۆشەوە بەدەستی خۆیانە ئەو ڕووناکیە بخەنە ناو دڵی ئەو تاریکیە بۆیە یەکێکتر لەوە ئەم ترسەستەکە ڕژاوە و قەت ناگەڕێتەوە بۆ بەر لە شۆڕشی ژینە ژنێکی هەر هۆنەرمەند بوو پێم وایە بازیگە لە دەرەوەی ئێراندا وتی پێیان وایە کورتە ویددیوەیەکی لەخۆی گرتب بڵاوی کردەوە هەتا ڕەفیقەکانی ئێمەش بەڵاویان کردەوە کە پێیان وایە ئینقلاب تەواو بووە دەرحاڵێکی ئینقلاب
لە دڵی کەسەکانە لە زێنی کەسەکانە ئەم ئینقلابە کراوە و ئێمە لە زێنی ئەوان لە زێنی خەڵکی مۆبارێستا بە ئاگاهی بە نەمانی ئەو ترسە ئەبینین کە ئەم ئینقلابە ئەبێ لێرۆ دەست پێ بکە ئەوە لە مشکی کەسەکان دەست پێ بکە کە خۆشبەختانە دەستی پێکردەوە دوایی ئەمەڵەن دێت هەست و نیستی کۆماری ئیسلامی لەبێنە بە ئێمە خەریکین ئەمەڵەن ئەوە ئەبینین لە ناو شەقامەکانی ئێراندا یەک شتر کە زۆر زۆر گرنگە تەوازونە قوڵایەکە کە بە نەفعی خەڵک لە دەمانگی ڕابردووە بێحەد گۆڕاوە جاران ئەگەر ژنێک مەسەڵەن ئیشارەکەینەوە بە گەشتێشا کێ باسمە دەستگیر کریا لە ناو شەقامەکانە کەس نەیەچووە بەدەمیەوە ئێمە ئێستازانین لەو پەڕی خیابانەکان و کوڕێک یا ژنی دڕاکە و ئێمە لە یەک هەفتەی ڕابردووە لە ڕەشت لە زۆرێک لە شارەکانی ئیران بینیمانەکە نەیان نیشتووە ژنەکان سواری بەنەکان بکەن زۆر زۆر شت هەر ئەو یەکدەنگەکە لە بینی زیندانیانی سیاسی عقیدەتی و خەڵک هەیە ئەو یەکدەنگەکە لە بینی ژن و پیاوەکان مەسەڵەن جاران ژنێک ئەچوا دەرەوە لەگەڵ شۆکەی مۆدام یا براکەی بەوکی تەزەکوری پێدا ئادای مانتوکەت مەسەڵەن کوتادێر و سەریەکەت کەمێ بێرانە بەرەو بامەکانت کەم دەردیان ئێستا خودی ڕژیمیشە 70% لەم پیاوانە رازین لە وەزعیەتی مۆجود رازین لەوەی کە ژنەکانیان بە مەیلی خۆیان حیجابی اختیاریان بێدا کە پوششی اختیاریان بێ نە حیجابی اختیاری پوششی اختیاریان بێت هەموو ئەوانە نیشانەدا کە خەڵک ئێستا بازنە یا ترازوی خەڵک زۆر زۆر قرسترە لەوەی کە جاران بوو حتا خۆی ئێمە لە دەمانگی ڕابردووە بینیمانە کە چەندێک نافەرمانی لەلایەن هێزەکانی کۆماری ئیسلامیەوە بووە بۆی کە خەڵکیان سەرکوت نەکردووە بۆ ئێمڕۆ ئەگەر براکەی من هەر کەسێکی من ئەڵبە دوور لە من دوور لە ئەوانش مەسەڵەن کەسێکی ڕژیم بێ ئەگەر ئێمڕۆدان هاوساکەم سەرکوتکە بەیانی مەجبورەکە منی خۆی منیش خوشکەکەی خۆی سەرکوت بکە بۆیە ئەم نافەرمانیانە کە لەناو هێزەکانی ڕژیمایە ریزشێکی شاید من و تۆ بینەران بەباشی نەزانین بەڵام خۆیان بەباشی ئەزانن لەناو هێزەکانی کۆماری ئیسلامی هەموو ئەوانە نیشانەیە وەسەکەی تەوازونی قوا بە نەفعی خەڵک زۆر زۆر گۆڕاوە زۆر سەنگینە و هەموو ئەوانە نیشانەدا کە شتێکی بێژمێژێ دیکتاتۆرەکان جملەیەکی مەشهورە نازانین تێژێ 15-20 دقیقە بەر لەوەی کە دیکتاتۆریەکەیان بڕوکێ نازانن و هەموو شتێک عادی نیشانەدان هەموو شتێکیسە ئەوان گەرەکیانە عادی نیشانیدان و هێنانەوەی گەشتی ێرشادی یەکێک لەوانەسە کە عادی نیشاندانی وەزعیەتی مۆجودە بەڵام ئێمە خۆیان بەباشی ئەزانین کە عادی نییە ئاتەشە زیری خاکستەرە بۆ بایەک دەگەڕێ بۆ بەهانەیەک ئەگەڕێ شاید لە ساڵگەردی کوشتنی ژینا شاید بە بەهانەیەک تر شاید بەر لە ساڵگەردی کوشتنی ژینا و شاید دوای ساڵگەردی کوشتنی ژینا ئەم بابێت و ئەم ئاتەشە زیری خاکستەرە دووبارە شۆلەبەر بێتەوە بە استونیستی کۆماری ئیسلامی لەبین بووە بۆیە ناگەڕێتەوە قەت ناگەڕێتەوە بەڵێ سپاسکانی لە چەند ڕۆژی ڕابردوودا لە یەکێک لە ماڵپەڕە حکوومەتیەکانی کۆماری ئیسلامیدا نووسراوێکیاندا و کە نووسیویان خەڵکی کوردستان زۆر تەمایلیان بە ئەلبەت لەسەر گەشتی ئێرشاد بوو تەمایلیان بە بێحیجابی نیە زۆر دیندارن پێت وایە هەدەفی ڕژیم چییە لەم وتنەی ئەم قسانە ئەمە وارونە نیشاندانی واقعیەتەکان یعنی پێچەوانە نیشاندانی واقعیەتەکانە بە نظری من ئەوە زۆر زۆر گرینگە یعنی دقیقاً لە زەعفەکەی خۆی ئاوارێ بووە دقیقاً دەستی نیاسە سەر خاڵێک کە خۆی ئەزانی دقیقاً بەرعەکسە و بە نظری من زۆر زۆر قسەیەکی مثبت بووە چون کەسێکە یەک زەر ئاگایی بێ ئەزانێکە کاتێکە دەستی نیاسە سەر خاڵێک قەتئەن پێچەوانەی ئەوەیە خەڵکی کوردستان من و تۆ خەڵکی کوردستانی و بەباشی ئەزانین کە قەت حیجاب بەلای ئێمە گرنگ نەبووە بەتایبەت لەلایەن دایک و دایەمان ئێمە ئەزانین کە هەمیشە پرچی درێژیان بووە پەلکەیان کردووە نازانم لێباسایەکی ئێمە لێباسایەکی گۆشار بووە فێنک بووە قەت حتا ئەوە زانین چ بەر لە کۆماری ئیسلامی و چ دوای کۆماری ئیسلامی ئێمە حیجاب بوومان مهم نەبووە با بە هێنانە هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی و بە
ئیجباریکردنی حجاب ئیجباری ئێمەش مەجبور بوون ئەو حجابە کە مەدی نەزەری کۆماری ئیسلامیە ئێمەش ئەو حجابمانە بین قەت گرنگ نەبووە دروستە خەڵکی کوردستان مقداری من نایژن سنەتین ئەویش باتەوەجبەوە بووە کە بازم هەر کۆماری ئیسلامی بە شێوەهایەکی جۆراژ چۆن ملیەتێکین کە ئێمە ستەمی مۆزاعافمانەشی بە عنوانی کورد ستەمێکی مۆزاعافمان چووە لێچووە بە ستەمێکی زیاتر بە تایبەت وەکو ژنانی کورد بازم هەر ستەمێکی مۆزاعافمان تحمل کردووە کرێکارانی کورد بازم ستەمێکی مۆزاعافمان تحمل کردووە هەموو ئەوانە فشار بووە بمەل خەڵکی کوردستانە بەڵام خەڵکی کوردستان خەڵکێک بوو کە یەکدەنگ نەیانوت بە کۆماری ئیسلامی خەڵکێک بوو کە 44 ساڵە کۆماری ئیسلامی بە حەملە بە کوردستان بە ئەنوا و ئەقسامی شێوە خەرێکی بووە سەکتیکە خەڵکی کوردستان ئەوەڵەن خەڵکێک بوون کە وتم نەیانوت بە کۆماری ئیسلامی وە تا بە ئێمڕۆژ بە شێوەهایەکی جۆراوجۆر نەیانوتوە لە ڕاهپێمایەکانە لە ساڵگەتایەکی متفاوت لە 22 هەیە فەجر نازانم لە هەموو شتێکە خەڵکی کوردستان تەحەزوب یافتەیە یەکێک لە دەلایلەکانی ئەوەسە خەڵکی کوردستان هەر ئەوە بوو کە لە حیزبێکە ئێستا نەبێ بە تەبلیغ بۆ کۆمەڵە سازمانی کوردستانی حیزبی کۆمونیستی ئێران خەڵکێک بوو کە ئیجازەیاندا ژنەکانیان چەک بەدەستەوە بگرن ئەمەڵەن بینە ناو ڕێزی مبارزەی نێزامی و سیاسی خەڵکی کوردستان 44 ساڵە چەقلی چاوی کۆماری ئیسلامی و ئێستەش بۆ قسەیە کە من نەمبیستووە بەڵام خوشحاڵم کە ئەم قسەیە کردووە نیشانی داوە کە ئێستەش خەڵکی کوردستان ئازارێکی زۆری هەیە بۆ کۆماری ئیسلامی و ئێمە لە شۆڕشی ژینا بینیمە کوردستان چشم و چراغە ئیران و دقیقاً دایە ناو خاڵەکە کەسێکە یەک زەڕەژیر بێ ئەزانێکە ئەمە زعفی کۆماری ئیسلامی بە بڕوای مندا هیچ کارێک ناتوانێت بکە چون کوردستان چشم و چراغی ئێرانە دروستە بەشی گلەییان نەکرد کە ئەگەر چشم و چراغی ئێرانە چۆن کاتێکە مەهاباد و جوانڕۆ و مابەقی شارەکانی ئێران بە سلاحایەکی سەنگین خەڵک ئەدریانە بەرگول لە جوانەکانی ئێمە لە ناو خوێنی خۆیانە غەڵتانە بوون بۆ مابەقی شارەکانی تر بە تایبەت شارە گۆرەکان قەت بە شوعار و پشتی ئێمەیان نەکرد بۆ ئەم هەموو هێزە ڕەوانەی کوردستان کرا ئەلبەت بەلوچستانیشمان لەبیر نەچێ بۆ خەڵک نەهاتن بەدەم خەڵکی کوردستانە بۆ نەهاتنە ناو شەقامەکان ئەو جەسارەتە ئەو سازمان یافتگیە ئەو تەشم و تەشەکل بوونە کە لە ناو خەڵکی کوردستاندا هەیە لە ناو خەڵکی تاران و مابەقی شارەکانی ئێراندا هەیە و ئێمە بەهۆی بوونی ئەحزابێکی مختەلفن بەتایبەت کۆمەڵاکە هەر لە سەرەتاوە سازمان یافتە بووە شۆراکانی بووە کۆمیتەی بووە بە خەڵکی کوردستان تەجروبەهایەکیان هەیە کە مابەقی شارەکانی ئێران ئەو تەجروبەیانە نییە بۆیە جێگەی گلەیی نییە شاید لە داهاتوویەکی نزیکدا واقعاً ئێستاش بە نەزەری من کوردستان چشم و چراغی ئێرانە کۆماری ئیسلامی لەوە ترسیوە لە داهاتوویەکی نزیکدا بتوانین کە بەو شێوە کە خەڵکی کوردستان متەشەکل و سازمان یافتەیە ئەوانیش لە ئێمە فێر بن و قەتئەنیش تا بە ئێمڕۆ فێر بوون و کوردستان لە سەرەتاوە پێشرۆ بووە لە سەرەتاوە مخالفی ڕژیم بووە تا ئێستای مخالفە و هیچ کاری ناتوانێت بکە و شۆڕشی ژیناش لە کوردستانە دەستی پێکرد شعاری ژن ئازادی لە کوردستانە دەنگی دەستی پێکرد بە دەنگی داوە لە هەموو دنیا و جیهانی بوو بۆیە ئەوەی کە هێژێ مۆتەدەیێنە یا نازانم مەذهب مهمە بوویان ئەوانە ئەوە گەرەکە بە نوعی کەمڕەنگی کاتەوە ئەمیش بازم ئەسەن لازم بەی ناکات پوچەڵن تەمام ئەگەر مۆتەدەیێن بواە ژن ئازادی ناکرد بەڵێکانی من پرسیارم زۆر ماوە دەزانم تۆ مەجای ئەوە نییە کە درێژە بەم بەرنمەیە بین چون کارت زۆرە و پێم خۆش بوو لە بەرنمەیەکی ترا حتمما لەسەر ئەم بابەتە و توێشکەین چون کاتی بەرنمەکەیشمان خەریکە بەرەو کۆتاییە چیە من پرسیارەکانم زۆر ئەڵبەت بەڵام پرسیارێکم نەماوە بیکە مەزانم کات بۆ تۆ زۆر گرینگە و زۆر کارت هەیە ئەگەر قسەیەک هەیە لە کۆتاییە فەرموو گوڵێکیان بەڕاستی قسە و باس لەم بوارەدا زۆرە دقیقاً ژەر پرسیار زۆر بێت بەڵام ئەو شتێکە ئێمە بینین
عمەڵەن لەناو خیابانەکانە، لەناو دانیشگاکانە، لەناو کارخانەکاندا، لە هەموو شوێنێکدا. ئێستا لەلایەن بازنشەستەکانەوە، لەلایەن معلمانەوە کە بەڕاستی لە چەند ساڵی ڕابردووە وورەیەکی زۆر بەرزیان بووە، لەلایەن خوێندکاران، دانیش ئاموزان، لە هەموو خەڵکی ئێراندا، لە هەر چوار گۆشەی ئێراندا ئەوەی کە ئێمە بینین مایەی دڵگەرمی دڵخۆشیە. خەڵکیش خۆی ئەو دڵگەرمی دڵخۆشیە حس کردووە. ئەو هەموو هێزە کە ئێستا ئەبینین، ئەو هەموو جەسارەتە لەناو ژناندا، لەناو زیندانیانی سیاسی، لەناو دانیشتوویانە کە بەڕاستی لە شۆڕشی ژینا یەکێک لە پایەکان بوون. لە هەموو خەڵکدا دڵخۆشمانەکە، هەموومان دڵخۆشەکە بۆ داهاتوویەکی زۆر باش کە هیوادارم ئێمە ئەو داهاتووە زۆر باشە بە زووترین کات ببینی و ئەوەیش یەک هەمبەستگی و هاودەنگێکی زیاتری گەرەکە بە دوو خستنە ترسێکە کۆماری ئیسلامی گەرەکە بیخاتە ناو دڵی خەڵک، بەرعەکس بووەسە و خستیە ناو دڵی سەرانی کۆماری ئیسلامی وە هێزەکانی و هیوادارم ئەمە زیاتر بێت. چۆن زیاترە بێت؟ بە مقاومەتێکی زیاتر، بە تەسلیم ناپەذیرێکی زیاتر، بە پشتگرتنی یەک حتا لەناو شەقامەکاندا، لەناو کارخانەکاندا بە دەنگێکی بەرزتر. منیش وەکو هەموو ئەو خەڵکە زۆر زۆر دڵخۆشم و سپاس دەکەم کە منت بانگش کرد بۆ بەرنامەکەت. سپاسی ئازیزانی بینەری بەنامەی ئاسوودی بەرابریچەکەم کە تا ئێستا لەگەڵمان بوون. بەڵێ زۆر سپاس دەکەم کانی گیان بۆ بەشداریت. جارێکی تر سپاس بۆ هاوڕێکانی کەرەمپور، پێشمەرگەی کۆمەڵە و عۆزوی حزبی کۆمونیستی ئێران و هەروەها هاوکارم لە تەلەڤیزیۆنی حزبی کۆمونیستی ئێران کە بەشدار بوو لە بەرنامەی ئاسۆی بەرابەری. بەڵێ خۆشەویستان، سپاس بۆ ئەوەی کە تا ئێستا گوێبیست و گوێگری ئەم بەرنامەیە بوون. زۆر سپاس بۆ ئێوەی خۆشەویست، ماڵاوە.